بله اخوان جشن تجی پیروز بیدن جشن همی حوالو کارمندین مال کرسات پیروز بیدن بله پشتی هی بکا خیر و خوشی و هی و رمضانه ابرو کتای تو ماهیک روزا هی و رمضانه بو و هر وقت دیار لمزگفتن پارزگاه دو که بگشتی تکبیرات آد ندان کو تکبیرات جشننا بری نویجا عیشه و هر صا پشتی نویجا عیشه جی ما مستعین آینی لپارزگاه دو که دکوتارن کردا دا دیار کرن کو صباحیل دم جمر ششونی بیس بده ده نویجا جشن ایتا کرن هر صا پشتی هنگیجی خلق قصدا جشن ایکوتوب کنو هر صا چونکی اف جشنه جبو جشنه پیک بمو کن کرنا پیوندین کمالاتی هر صا جبو پیروز کرنا جشنه ایکودو قصدا مالن ایکودو کنو هر کسی که دوی هیوی دیان دوی سالات چوی دام دلی کسی که هلا بیتن دلوان اشکاند بیتن ایکودو بورتن همی پرزگاه دو که بر هویین جشن رمضان بگشتی هاتی نکرن هر چند گلک سختی کتی نترکن خلکی دا اجبر گرام بونا تشتا و قیرانا پانزینه و خازه لپارزگاه دو که سر هلدایا لی برنگه که گشتی لپارزگاه دو که همی آماده کاری هاتی نکرن لکو هم مامستا اگر زحمت نبید. السلام علیکم. مامستا هی بکا پری خیر و برکات چو ایدی ججنه پیام هوا و طیبت جی پیام ما مستعین آینی بخلکی چی اگر بارك الله فيك ان شاء الله خودش برازي بيتنا ما پیام ما اول جار دخوازمش خود تعالى و خود تعالى كردستان ما وهمي ولاتي بسلمانه طيبت جي ولاتي ما كردستان ما اف اغريفي في الدنيا و خود تعالى افي اغري طامرين خود تعالى افي امانته هني خود تعالى افي خوشيه هني افي ججنه هني وقال ججنه ديجي سرما دار باز بكت افي امانته بي خوشيه براسي چنكم ملت ما ملتك قالك برين داره بدريجيو مي جو خو مقاله نخوشيشي ديتين براسي مقاله جاجن يدبوران دين بروندكا فهي بيومش خدي اوا خدي تعالى افي اغري طمرينيتن ودخازمش خدي تعالى وخدي تعالى في ملتي بارزيت فيوم كودي ترجيبو قياده في ملتي بو خاطر خدي بو خاطر في ملتي افي ملتي توشي مشاكل دي ترنا كان ايكودو بقرن بو ايكبشن حفاظ الشر ايكبونا خو افي ملتي هنب كان افي ملتي بصرمانه بلنغاز فيوم ما افي خدش برازي ان شاء الله حسكت صباحي ايكم روجا جشن رمضانيه كان كيدنا فيجا جشن تكرن هروسا تشبيت فيال سر خلكي بكن بله الدورة ساعة شاشية خذ حسكت شاشوني في دي نفيجا عيد الفيريكن إن شاء الله طبعا عيد خبخو جاجن دو جاجنا صباحي دو جاجنا چنكو جاجنا بين جاجنا فطيا رمضان كخذ حسكت كو عيد الفطرة وبدي داجي خذ باب خوشي جاجنا كان دو جاجن تيك دايت كومبوينا سريك خذ تعالى إن شاء الله بركتها كما ظننا وكيديتر طبيعي يعني جاجن تشونا داست ايكودو وجاجن ايكودو بيرس كرن ابا جزء كش عبادتي ما وكو بصرمان قال كاغرينجات فيرو جدا ايكودو ازا بكين دو خازا سركفتني وخوشي بو ايكودو بكينو ايكودو قبيل بكينو چنكو بجاجن بخبخو فيك فاجيانا يعني فيجو في كسبتي في شغلتك كاينين بشتا مالك بس وقت تجي مال عند بشي اسمرو بتمتم من خير بتدفت خير بون بيت يعني بهارتنا تهاني وبيروزيال ايكودو يعني سلامه اشتيا ثناهيه ايكودو قبيل كرنا فدخزم او افججنا بو قياده كردي جيبو ما بصرمانه بتايبت جي كردستانه راستي بيتهججنك ان شاء الله خذ تعالى امن وارامي وتناهي السربي ملتي والهمي ملتي بصرمانه بربلا بكتو اف اغري فيجو هلجي خذ تعالى ان شاء الله شاركي بو بيني يا ربي قال لك سباس بارك الله بله خوان هر وكو ما مستايجي دا ديار كرن كو اف ججنا هر چند ججنا رمضان بس ل وكود بيجن بسختي لسر خلقي درباز بو اف رمضان بوري هي خاصتن كو همي دستن خوب كانتك دا جبو دا كو اف ملتا بكهيتا كنارك آرام و ججن خوشي بكن ان شاء الله دووبارە پیرۆز بێت هەوار لە تۆ لە هەموو هاوڵاتیان و خەڵکی لۆک سپاس بۆ تۆ چمە سلێمانی هێمن کەمالم لەگەڵا هێمن جژنی ڕەمەزانی پیرۆز بێت لە کوێی سلێمانی چیەکەی چێولایە بۆمان باسکە بەڵێ خاوەن جژنی ڕەمەزان لە تۆ تاوا بینەرانی کورسات نیوز پیرۆز بێت دیار وەک دەزانین سبەینێ یەکەم ڕۆژی جژنی
ڕەمەزانی پیرۆز ئێمە ئێستا لە مزگەوتی گەورەی شاری سلەیمانین ئەوەی کەیە نوێژ خوێنان و مسلمانان دیارە ئەمە شوێنێکی دیاری شاری سلەیمانی ئەو کات سنتەری شاری سلەیمانی و هەر کەسێک یاخود هەر مسلمانە دێتە شاری سلەیمانی بێگومان دێتە مزگەوتی گەورەی شاری سلەیمانی لێرە نوێژ و تاعات و عیبادەتی خۆی دەکات ئەگەر چی خاوەن لێرە تەکبیر و ئەڵڵاهو ئەکبەر کەمی پێش ئێستای تر کۆتایی هات مامۆسا و نوێژخێنان لێرە بوون من ئەچمە ژوورەوە بۆ ئەوەی زانیاریەکانتان بۆ بگوازمەوە دیارە لێرە هەر لە نێو مزگەوتا شیرینی بەخشتایەوە بە مسلمانان و شیرینیان پێ درا و جژنە پیرۆزیان لە یەکتر کرد و دیارە ئەم گوڵە جوانە شیرینی بۆ ئێمە هێنا دەسەگانە خۆش بێخوا وەک ئاماژەم پێکرد لە نێو مزگەوتدا بەم جۆرە شیرینی دەبخشێتەوە لە نێو مسلمانداوە جژنە پیرۆزە لە یەکتری دەکەن و دیارە وەک دەزانین مانجێک لە تاعات و عیبادەتی مسلمانان بووە لە نێو بازاڕشتا بێگومان بازاڕکراوەیە هاوڵاتیان پیرۆزبایی لە یەکتر دەکەن هەم لە دەریشەوە بێگومان هەم پێداویستیەکانیان دەکڕ من دەچمە لای مامۆسا بۆی زانیاریمان باتێت لەسەر یاخود جژنە پیرۆزەی خۆی بگەێنێت مامۆسا گیان سڵاو لێبێ و جژنیشی پیرۆز بێ سڵاوی خوا لە جەنابتان لە بینەرانتان جژنی هەموو لایەک مبارەک بێت دەزانین مانجێک تاعات و عیبادەت و نوێژ و ڕۆژی مسلمانان بوو چی پامێکتان هەیە وەسبەینە یەکەم ڕۆژی جژنی ڕەمەزانی پیرۆز و هاوکاتیشە لەگەڵ جژنی نەورۆزی دووبارە خوا مبارەکی لە هەموو مسلمانان داواکەین لە خوا کە هاتنەوەی ئەم جەژنە و کۆتایی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان بکا بە مایی ڕەوینەوەی هەموو ئەو ناڕەحەتیانی کە جیهانی گرتوتەوە و مسلمانانی گرتوتەوە ئەو قەیران و ناڕەحەتیانی کە بەسەر مسلمانان هاتوخوا بە بەرەکەتی ئەم جەژنەوە لە سەرمان بڕەوێنێتەوە یا ڕەبی و پیرۆز بێ ئەم جەژنە لەو کەسانە کە لەم مانگە پیرۆزایە تاعات و عیبادەتی خۆیان کرد و فەرمانی خۆیان جێبەجێ کرد 30 ڕۆژ بە ڕۆژوو بوون بۆ خوا و شەوەکانی تەراویحیان کرد و شەوەکانیان ئیحیا کردەوە و زینویان کردەوە بە عیبادەت پەیامی ئێمە ئەو دوعا خێرەیە داواکەین لەخوا لەم کاتەیە کە ڕۆژومان شکانوە دوای 30 ڕۆژ داواکەین لەخوا بە ئامینی مسلمانان بە ئامینی ئەهلی جومع و جەماعەت بە ئامینی ئەو کەسانی کە ئیطاعی و فەرمانبەرداری ئەمری خۆیان کردوە داواکەین خوا هەموو ناخۆشیەکانمان لەسەر بڕەوێنێتەوە جەژن بکا بە مای ڕەحمەت و بەرەکەت بۆ هەموو مسلمانان سپاس بۆ ئێوەش دەستەکان خۆش بێ بەڵێ خاوەن مەوتەی مامۆسا و تارخوێن یاخۆ بڵین پێشنوێژی مزگەوتی کاگ ئەحمەدی شێخ دەبینین مسلمانان لێرە پیرۆزبایی لە یەکتر دەکەن و جەژنە پیرۆزە لە یەکتر دەکەن و سبەینێش بێگومان کە هاوکاتە لە لەگەڵ ئەوەی کە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزە ئیتر دەتوانین بڵێن ئیتر لە سەعات شەشوانەی تر نوێژی بەیانی دەکرێت و بێگومان نێو دەرگای مزگەوتهای مزگەوتەکانی شاری سلێمانی کراوە دەبێت بە ڕووی مسلمانانداوە مەمۆسایانی ئاینی لە سەرلەبانی داوتاری خۆیان دەدەن و دواتر مسلمانانش لە نێو مزگەوتەکەدا پیرۆزبایی لە یەکتر دەکەن و جەژنە پیرۆزە لە یەکتر دەکەن بەڵێ خاوەنەمە چالاکیەکان خود ئەمە ئامادەکاریەکانی شاری سلەیمانی مسلمانان بوو بۆ پێشوازیکردن لە جەژنی ڕەمەزانی پیرۆز من دووبارە خی گەورە مبارەکی کا سپاس دەکەم چما هەولێر قارەمان جەوهرم لەگەڵایە قارەمان خی گەورە مبارەکی کات جەژنی ڕەمەزان لە تۆ لە خانەوادەکەت و لە هەموو هەولێریەکان و دانیشتوانی هەولێر پیرۆز بێت لەکوێی هەولێریت باسی ئەو مەراسیمەمان بۆ بکە چی بوو و هەولێریەکان دانیشتوانی هەولێر هاوڵاتیانی هەولێر چۆن ئەم شەو بەڕێەکەن خاوەن جەژنی گۆشت پیرۆز بێتن دیارە لە هەولێری شاوشێوەی شار و شارستەکانی تری هەرێمی کوردستان و وڵاتانەی کە سبەیان دیاری کردووە وەکو یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز بە ڕسمی پێشوازیکردن لە جەژن بەڕێوە دەستێتن ئێستا من لە مزگەوتی فیردەوسم لە هەولێر دیارە لە دوای بانجی مەخریبەوە تەکبیرەی پێشوازیکردن و ئەڵڵاهو ئەکبەر لە جەژنی ڕەمەزان دەستی پێ کردووە لە مزگەوتە لە دوای نوێژی ئیشاش مامۆستای ئاینی وتارێکی پێشەش سەبارەت بۆی کە جۆرێک لە ئادا بە کۆمەڵایەتیەکان زیندی بکرێتەوە بە تایبەت لە یەکەم ڕۆژی جەژن و سەردانیکردنی یەکتر و ئاشتەوایی نێوان تاکەکان بە هەمان شێوە ئەمانە بنە هۆکاری ئەوەی کە جارێکی تر کۆمەلگای کوردی بگەڕێتەوە سەر ئەو ڕێسکەی کە پێشووتر هەیبوو لەگەڵەوەش سبەی بە هەمان شێوە لە سەعات 6:30 و نوێژی جەژن بەڕێوە دەچێتن دیارە لە هەولێر نزیکەی 1200 مزگەوت هەیە لە 1000 مزگەوت مانجی ڕەمەزان بە درێژای مانجی ڕەمەزان کراوە بوو بە تایبەت لە کاتەکانی شەو ڕۆژ بەڕووی نوێشکەنان و ئەوانەی کە قورئان خوێن بوون لەگەڵەوەش خاوەن لەو چەند ڕۆژێک ڕابردوش بە بەردەوامی مزگەوتەکان کرابوونەوە بەڵام ئەم شەو دوای کاتە یاخود دوای شەوەکە خەڵک سەردانی مزگەوتەکان دەکات بە تایبەت بۆ زیندووکردنەوەی شەوانی قەدر و مانجی ڕەمەزان وەک باسیشم کرد
لە هەولێر لە ینی بەشی زۆری مزگەوتەکان بەتایبەت ئەوانەی لە سەنتەری شاری هەولێرن ئەو ڕێوەڕسمە بەڕێوە دەسێت کە ڕێوەڕسمی پێشوازیکردنە لە مانجی یاخۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز. تۆڕی پامێرانی کورسات نیوز سپاس بۆ ئێوە.